نماڵی قەیقادیەکان ئاجاران کۆ ئەبوون و تاوتێ و باس و خواست ئەکریا ئەو کتێبم دروست کردووە 1970 پەڕەیە 1970 وێنەی ژۆرا و ژۆری تایە کۆمەڵی وێنەی تایە کۆمەڵی زانای ئاینی تایە کۆمەڵی خەڵکی تایە کە ئێستا لە ژیانە ناماون ئەکسەرەتی ئەوانەی کە من باسم کرد لە ساڵی 1985 لە ئەکسەرەتیان لەدایک بوون و هەتا ساڵی 1950 ئیتر ئەوانەی کە من باسم کرد و مێژوەکانە گەڕێتەوە بۆ 70 ساڵ 75 ساڵ تا ئیسا ئەو کەڵا پیاوانی کە لە ڕابردووە بوو هەمیشە ئێمەڵین پەندی پێشینان وایە ئەو پێشینانە کۆمەڵی جوانە و کوچۆڵی کۆمەڵە چالاکەوان و کۆمەڵشتی گرنگ بۆ حەزم کرد بیان ناسیێنم بە خەڵکەکان 180 کەسی لەوە چێتیابێ لە ژن و لە پیاو 180 کەسی تیابێت بەڵکی وایە ئیسا تەکنۆلۆژیا و ئەمانە هەیە خەڵک نازانێت کوڕی کێ و کوڕەزای کێیە بنەماڵی وای تەیە من 15 پشتیم بۆ تەحدید کردووە 15 پشتی گرنگ نییە ئیسا لەوەشی لە ئایندا خوێندکارێک کەڵکی لێوەرگرێ ناحیسنیوان ناوەکەی لە چی واتە چەند گوندی تێ گوندەکان سەربەچی عەشرەتێکن ئەمە ئەکسەرەتیان پیاون بەڵام ژنەکان تەحدید کریان لەوەش ژمارەیان 20 ژن بێ 25 ژن بێت ئەوە چونکە ئەو ژنانەی کەمنەوانە وەکو چۆن عادی لە خانم وەکو حاجی ئاسکەی حاجی حەمە سەعید وەکو نازانم ئامانە بوون وەختی خۆی بەڕاستی کتێبەکەی کتێبێکی ناوازەیە کتێبێکی هەم مێژوویە هەم دوکومنتاریە گێڕانەوێکی جوانی ڕاستی ڕووداوەکانی شارە زورە ناسانی کۆمەڵێک لە کەسایەتی و پیامەقوڵان و ژنە خانەدان و جوانەکانی شارە زورە کە لەم کتێبا باسی کردوون هاوکات لەگەڵ ئەوە ناساندن و باسکردنی کۆمەڵێک لە کەلتور و فەرهەنگی جوانی کوردەواریە کە بەداخەوەی ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و کەناڵەکانی ڕاگەیاندن و سۆسیال میدیا و ئەو هەموو گرفتاری و سەرقاڵی کە خەڵکی هەیەی بە تایبەتی گەنجان کە خەریکە کەلتور و فەرهەنگ و دابوونەریتە جوانەکانی کوردەواری دابوونەریتە ڕستەکانی کوردەواری خەریکە بەرەو نەمان و فەرامۆشی ئەچن کاک عەلی لەم کتێبە هاتووە سەر ڕای ناسانی کەسایەتی و پیامەقوڵان لەم کتێبە هاتووە ئەم نەریوتانی زیینی کردوتۆ جارێکی تر و باسی کردوون باسی و کەلتورە جوانانی کوردەواری ئەو نەریتە ڕستانانی کوردەواری کە ئەمە زۆر جێگەی بایەخە بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە هەنگاوێکی زۆر گەورەی ناوە